خۆشەویستان ئێمە لەم تۆرەدا باس لە یەکێک لە نەخۆشیە گواستراوەکان دەکەین کە وەکو باسی لێوە دەکرێت لە ڕێگەی پەیوەندی ناشەرعیەوە دەگوازرێتەوە لە تاکێکەوە بۆ تاکێکی تر. باس لە باڵوکی کۆئەندامی زاوزیە دەکەین، چ لە لای خانمان چ لە لای پیاوە. باس لە هەموو زانیارەکان سەبارەت بەم نەخۆشیە و چارەسەرەکان و خۆپارێزەکان وەروە هۆکاری توشبوون بەم نەخۆشیەش ئەمڕۆ لەم تۆڕی ئێمەدا گفتوگۆی لەسەر دەکرێت لەگەڵ دکتۆر سوارە حەمید، پزیشکی پسپۆڕی پێست و جوانکاری کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵ ئێمەدا دەبێت. دکتۆر سلااوت لەبێ و بەیانیت باش، زۆر سپاس بۆی لە بەیانیت باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداریم. دەمەوێت بزانم باڵوکی کۆئەندامی زاوزێ چییە و ئەمەوێ بزانم لە دوای ناساندنی ئەم نەخۆشیە لە ئێستادا ئەم گرفتە لە نێو کۆمەڵگەی ئێمەدا لە هەرێمی کوردستاندا ڕووی لە هەڵکشان کردووە؟ سڵاو بەیانیتان باش. پێشەکی باڵوکە یاخود ناوی ڤایرۆسێک کام باڵوکەیە تووشەکە پێڵەن هیومان پاپیلۆما ڤایرۆس، تقریبا زیاد لە 200 جۆری هەیە کە بە شێوەی باڵوک لە هەموو لەشمانە دەرەچێ. جۆرێکیان پێی دەڵێن باڵوکی کۆئەندامی زاوزێ کە لە ڕێی بە نەخۆشیێکی گوازراوەی سێکسیدا ئەندرێت و لە ڕێگەی پەیوەندی سێکسیوە دەگوازرێتەوە. ئەم جۆریان لەو ناوچانە دەرەچێ و بەڵێ ئەم نەخۆشیە زۆر بووە، زیاترە لە جاران ژمارێکی خەڵک زۆر ڕۆژانە یان هەفتانە ڕۆژانە ئێمە ئەو نەخۆشانە ئەبینین. هۆکاری سەرەکی گواستنەوەی ئەم نەخۆشیە چیەکە تۆکو ئاماژەت پێکرد نەخۆشیێکی گواستراوەی لە نێوان تاکەکاندا بە چ شتێک دەگوازرێتەوە؟ وەڵا ئەم نەخۆشیە وەکوتمان نەخۆشیێکی گوازراوەیە لە شخصێکەوە بۆ شخصێکی ترە گوازرێتەوە لە ڕێی بەرکەوتنی پێست بۆ پێست. جۆرەکانی وەکوتمان زۆرن، چەند جۆرێکیان هەیە زیاتر لە تقریبا 40 جۆریان لە ڕێگەی پەیوەندی سێکسیەوە دەگوازرێتەوە، لە ڕێگەی بەرکەوتنی پێست بۆ پێستەوە دەگوازرێتەوە. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەو پەیوەندیانەیە لەگەڵ شخصێک یان زیاتر یان لەگەڵ شخصێک کە پێشتر پەیوەندی تری هەبووە تووشی ئەم ڤایرۆسە بووە لەو جۆرە پەیوەندیانەدا هیچ خۆپارێزیەک ناکرێت. ئەمە سەبەبەکەی سەبەبی سەرەکیەتی. دکتۆر مەترسیەکانی ئەم نەخۆشیە چییە؟ بەڵێ بۆچی ئێمە گرنگی بەم بابەتە دەین، بۆچی نیگەرانین لێی؟ مەترسی لەم نەخۆشیە هەندێک جۆری ئەم نەخۆشیە تەڵەن دەکرێتە دوو بەشەوە ئەو جۆرانەی کە لەم پەیوەندیەوە دەگوازرێنەوە دەکرێت بە دوو بەشەوە. هەندێکیان پێیان دەڵێن لۆ ریسک، هەندێکیان پێیان دەڵێن های ریسک. مەبەست لێی های ریسک ینی ئەوانن کە مەترسیان هەیە بۆ گواستنەوەی یان بۆ دروستبوونی نەخۆشی سەرەتان. ئەم باڵوکەیە دەبێتە نەخۆشی سەرەتانی ملی مناڵدان، سەرەتانی بەشەکانی تر، لە کۆما، لە چووکە، لە دامێنە، حتا لە بۆری هەناسە، لە قوڕک، لە ناولود، لە ناودەم. هۆکارێکە بۆ نەخۆشی سەرەتان لەم شوێنانە. بۆ ئێمە زیاتر لێ نیگەرانین و گرنگی بەم بابەتە دێن. بەڵام باڵوکەی کۆئەندامی زاوزێ وەکو تۆ ئاماژەت پێکرد لە ڕێگەی پەیوەندی سێکسی ناشەرعیەوە دەگوازرێتەوە، یاخود ئەم ڕێگایەکێکە لە هۆکارە باوەکانی گواستنەوەی ئەم نەخۆشیە. پێشتریش ئاماژەت پێکرد، بەڵام دەمەوێت زیاتر جەخت لەسەرەوە بکەینەوە. دکتۆر ئێستا لە نێو کۆمەڵگەی ئێمەدا ئەم نەخۆشیە تا چنێک ڕووی لە هەڵکشان کردووە، تا چنێک تاکی کورد لە ئێستادا تووشی ئەم نەخۆشیە دەبێت، لە کام ڕێگە زیاترە و هەروەها دەمەوێت بزانم لە نێو کۆمەڵگەی خۆماندا هۆکاری سەرەکی گواستنەوە و بڵاوبوونەوەی نەخۆشیەکە چییە؟ هیومان پاپیلۆما ڤایرۆس یاخود HPV ئەم ڤایرۆسە وەکوتمان بە ڕێگەی ئەو پەیوەندی دەگوازرێتەوە. ئیتر شەرعی بەیان ناشەرعی یەکێک پێشتر گرتوویەتی دواترە گوازرێتەوە. شەرت نییە پەیوەندی تەنها پەیوەندی ناشەرعی، یان یەکێک ڕەنگە لە خێزانەکەیەوە بیگرێ، ئیتر ئەو چۆن توش بووە ئەوش لەو ڕێگانەوە هەر توش بووە.
بەڵێ ئەم نەخۆشیە زۆرە نەخۆشیێکی باوە ئێستا تەمان بالوکە بە عام HPV بە ڕێژێکی زۆر بەربڵاو لە دنیا باوە تقریباً 80% ئینسان ڕەنگە تووشی HPV بێ بەڵام وەکوتمان 200 جۆری هەیە زیاتر لە 40 جۆریان لەم شوێنانەیە توش دەبن و کارەکەی پەیوەندی سێکسی بەڵێ ئەم نەخۆشیە لە ساڵانی تر زۆر زیاتری کردو ئەمە بە زۆری ئەم نەخۆشیە دەبینین ئێستا. دەکرێت تاکێک هەڵگری ڤایرۆسی ئەم بالوکە بێت فەرموو. بەڵێ ئەم ڤایرۆسە وەکوتمان لە ڕێگەی و پەیوەندیەوە دەوازرێتەوە زۆر جار پرسیارمان لێ دەکەن یان نەخۆش دێتە لا یان ئەڵێ مێر دەکەم یا مەسەلەن ئەم بالۆکەی هەیە هەندێک کەس معلوماتیان هەیە زانیاریان هەیە ئەزانن ئەم نەخۆشە چۆن وازرێتەوە یان دەڵێ لە ڕێگەی توالەتی گشتیوە توش بووم یا لە ڕێگەی مەلەوانگەوە توش بوومە ئەم ڤایرۆسە زۆر بە دەگمەن لەو ڕێگەیانەوە دەگوازرێتەوە لە ڕێگەی مەلەوانگەوە لە ڕێگەی توالێتەکانەوە لە ڕێگەی جلوبەرگ گۆڕینەوە بەکارهێنانی جلی یەکێکی تر یا خاولی یاخود پیس و پۆخڵی کامانە زۆر خەڵک دەڵێن لەوەوە توژبووینە ئەوانی وا دەڵێن لە ڕاستیە 99% ڕاست ناکەن دروست نییە ئەم قسەیە حاڵەتی زۆر نادر و دەگمەنە ئەم گواستنەوەی ئەم نەخۆشە لەو ڕێگەیەوە دەڵێ. ئەم حاڵەتە زیاتر خانمان یاخود پیاوان معەڕەزن بۆ تۆش بوون و دەمەوێت ئەوە بزانم کە ئایا منداڵ تووشی ئەم حاڵەتە دەبێت و هەروەها کاتێک خانمێک دووگیانە و هەڵگری ئەم نەخۆشیەیە کاتێک منداڵی دەبێت منداڵەکەش بە هەمان شێوە ئەم نەخۆشی بۆ دەگوازرێتەوە؟ ئەم نەخۆشیە لە هەردوو ڕەگەزابوونی هەیە بەڵام لە پیاوە بالوکەکان دەردەکەوێت دەکرێت ئەم نەخۆشیە هیچ نیشانێکی نەبێت ئەم نەخۆشیە ئەم ڤایرۆسە لە ماوەی 2 بۆ 8 مانگکە لە دوای پەیوەندیەکی لەو جۆرە دەگوازرێتەوە بۆ ئەو کەسەی تر ڕەنگە بێنیشانە بێ هەتا چەندین ساڵ بێنیشانە بێ هیچ نیشانێکی پێوە نەبێ بەڵام هەڵگری ئەم ڤایرۆسەیەوە دەیگوازێتەوە بۆ کەسانی تر توش دەکا لەو ڕێگەیەوە مناڵان تووشی ئەم ڤایرۆسە دەبن لە حاڵەتی دەگمەنە ینی تووشی هیومان پاپیلۆما ڤایرۆس دەبن لە یان تووشی بالوک دەبن لەو دایکانەوە یا لەو کەسانەوە کە احتیمال بە مناڵەکە دەن مناڵەکە گۆڕن ڕەنگە لەو دایکە بەسەری پەنجەوەیەوە بالوکە هەبێ لەم حاڵەتانەیان بالوکە گوازرێتەوە بۆ مناڵ وەکوتمان حاڵێکی دەگمەنە لە دایکیشەوە بۆ مناڵ لە کاتی لە دایک بوونە دیسان لە حاڵەتی دەگمەنە بەڵێ گوازرێتەوە بۆ مناڵەکان. دەڵێیت کە نیشانەیەکی ئەو توی نییە ئەم گرفتە باشە چۆن تەشخیص بکرێت چۆن تاکێک بزانەیەکە هەڵگری ئەم ڤایرۆسە و توشبووی ئەم نەخۆشیەیە؟ بەڵێ وەکوتمان نیگارانی گەورەی ئێمە دروستبوونی شێرپەنجە لەو بەشانەی کە باسمان کرد بۆیە ئێمە زۆر گرنگی بەم بابەتە دەین شێرپەنجە کە نەخۆشیێکی ترسناکە و ڕەنگە کار ساتی مەرگی لێ بکەوێتەوە لە یەکێکەوە بۆ یەکێکی تر ئەم نەخۆشیە ئەفوو پرسیارەکەتم نەبیر چووە باس لە تەشخیصکردنی دەکەین دکتۆر ئەگەر نیشانەیەکی نەبێت چۆن تەشخیص بەڵێ وەکوویستم مەترسی ئێمە ئەو شێرپەنجەیە بۆ تەشخیصکردنی ئەم نەخۆشیە ئەگەر کەسێک هەڵگری بێەوە هیچ نیشانەیەکی نەبێ ئێمە قورسە تەشخیصی ئەم نەخۆشیە قورسە لە پیاواندا بە تایبەتی زۆر قورسە هیچ پشکنێکی ئۆتۆمان نییە هیچ پشکنێکی ڕۆتینی خوێن نییە بیکەین بەڵام لە ژناندا بەڵێ هەیە ئەویش پاپسمیرە یان سامپڵێک لە ناوپۆشی دامێنی ژنان وەردەگیرێت ئەم فەخسە لە ئەم پشکنینە لە هەندێک وڵاتە ڕۆتینلی ئەکرێت لە 5 ساڵ جارێک ئەکرێ و ئەگەر یەک کەسێک گومانی ئەمەی لێ بکرێ و ئەو فەخسەی لێوەردەگیرێت ئەو پشکنینە لێوەردەگیرێت
ڕێگەی تر ئەوەیە ئەوانەی کە نیشانەکەیان هەیە بە شێوەی بالوک دەرەچن ئێمە بە چاو دەتوانین تەشخیصی بکەین لە شێوەی زیادە گۆشتێکایە لە شێوەی بەرزبوونەوەیەکایە لەو بەشانی لە شا دروست دەبن هەندێک جارش پێویست بە بۆرگرتنی پارچە دەکات و دەینێری بۆ فەسی پاتۆلۆجی یان نەخۆشی زانی و یاخود PCR. مەرجە کەسێک کە توشبووی ئەم نەخۆشیەیە بالوک لەسەر ڕووپۆشی جەستەی لەسەر پێستی دەربکەوێت یاخود دەکرێت تەنها هەڵگری ڤایرۆسەکە بێت. نەخێر کێشەکەوەیە تقریباً 70% ئەوانەی ئەم ڤایرۆسیان هەیە هیچ شتێک لەسەر جەستەیان دروست نابێت بەڵام گوازرەوەن ینی دەیگوازنەوە لە یەکێکە بۆ یەکێکی تر نەقڵی دەکەن. باشە کەسێک دەیەوێت هاوسەرگیری بکات بۆ هەڵگری ئەم ڤایرۆسەیە یان با بڵێین بالۆکەکەشی لەسەر جەستە دەرکەوتووە پێویستە چی بکە ئەم کەسە؟ بەڵێ پرسیارێکی گرنگە لەم حاڵەتەیە پێش هەموو شتێک ئەوەی کە بالوکەکەی هەبێ پێویستە چارەسەری بکە چارەسەر وەربگرێ طبعا ئەم ڤایرۆسە بەرگری لەشی خۆمان توانای زەڵبوون بەسەر ئەم ڤایرۆسایە تقریباً زۆربەی خەڵک لە ساڵێک بۆ 2 ساڵ بەرگری لەشمان دەتوانێت ئەم ڤایرۆسە پاکاتەوە لە لەشمان بەڵام هەر دیسان کێشەمان بۆ تەندروستیمان دروست دەکات چونکە ڕەنگە خەلەلێک لە جیناتی ئێمەیان دروست کرابێت کە ڕیسکی مەترسی شێرپەنجە هەر زیاد دەکات. لەو حاڵەتی کە باس کرد وەکو وتمان پێویستە چارەسەر وەربگرێت چارەسەر بۆ بالوکەکانی بکرێت و لە هەمووی گرنگتر ئەوەیە ئەم کەسە ئاات بە شکڵێک پێی بەو کەسە ئاڵێک کە زەواجی لەگەڵەکە پێویستە بۆی ڕوونکاتوە کە من شتێکی وام هەبووە و چارەسەرم وەرگرتووە بۆی ڕوونکاتەوە و لە هەمووی گرنگتر پێویستە ئەو بەرامبەرەکەی یاخود ئەو خێزانەکەی لە هەموو شتێک گرنگترەوەی ڤاکسینێشن بکرێت ڤاکسین ئەم نەخۆشیە ڤاکسینی هەیە. زۆر باشە ئەگەر کەسێک لە ڕابردووە نەخۆشیی هەبێت و ئێستا هاوسەرگیری دەکات با بڵێن دەمەوێت بزانم کە ئەگەری دووبارە سەرهەڵدانەوەی نەخۆشیەکە تا چەندێکە و چۆن تاکێک چ توش بوو بێت چ توش نەبوو بێت خۆی بپارێزێت لە توشبوون بەم نەخۆشیە هیچ ڕێگە چارەیەکی پێشوەختە هەیە بۆ خۆپارێزیکردن؟ بەڵێ ئەمە شتێکی گرنگە ئەگەر ئەم بالوکەشی هەبووێ و دیسان چاکش بێتەوە دیسان هەر هەڵگری ئەم ڤایرۆسەیە ینی بالوکەکەی نەمابێ دیسا هەڵگری ڤایرۆسە دیسانە بێ لەگەڵ هاوسەرەکەی ئۆتوێژ بکات و بۆ ئەوی ڤاکسین وەرگرێت بە تاکە حەل ئەوەیە ڤاکسین وەرگرێت بەرامبەرەکەی پێشوەختەوە پێشەوەی بەرکەوتیان هەبێ پێشتە ڤاکسینێشن بکرێت ڤاکسین وەرگرێت لە دنیا ئەم ڤاکسینە هەیە پێویستە ڤاکسین وەرگرێت وەکو خۆپارێزی تر ئەوەیە کە نەکرێت ینی ئەگەر بکرێت ئەو وەکووتمان سێکسی ناشەرعی نەکرێت ئەگەر یاخود بەکارهێنانی کۆندۆم چ لە ژنان چ لە پیاوان وەکو پزیشکێمە باسی ڤاکسین دەکەین کە پێویستە ڤاکسین بکرێت و لە هەموو دنیا لە ڤاکسینێشن نەکرێت لە هەندێک وڵات ئێستا ڕۆتینلی ڤاکسینێکرێت لە هەندێک وڵاتی ئەمریکا و ئەوروپا وەکو ڤاکسینەکانی تر کە لە مناڵانە درێت ئەم ڤاکسینێشەکرێت. باشە زۆر باست لەوە کرد کە مەترسی ئەوەی هەیە ئەم بالۆکەیە پەل بکێشێ بۆ توشبوون بە شێرپەنجە توشبوون بەم ڤایرۆسە و بەم بالۆکەیە دەمەوێت بزانم قۆناغی جیاوازی هەیە و لە چ قۆناغێکدا لە چ کاتێکدا ئەگەری توشبوون یاخود ئەگەری گۆڕانی هەیە بۆ شێرپەنجە. بەڵام ئەم ڤایرۆسە وەکوتمان ئەگەر بالوکەکەش دەرنەکەوێت لە جسمی ئێمایە حتا بالوکەکەش پاک بێتەوە نەک پاک بێتەوە بالوکەکەش لا بچێ نەک ڤایرۆسەکە لە جسمی ئێمەیە هەر ماوەتەوە ئەمە هەر ڕسکی توشبوون بە شێرپەنجە زیاد دەکات کە خەلەلێک لە جینات دروستە بێ کاتێکی محەدەد نییە بۆ ئەم حاڵەتە لە ژنانە وەکوتم ئەو جۆرە پشکنینە هەیە
پێویستە چەند ساڵ جارێک لە وڵاتان 5 ساڵ جارێک ڕۆتین دیەکرێ بۆ سەروی 21 ساڵ بە بەردەوامی ئەکرێت سامپڵ لەو ناوپۆشتی دامێنوەرەگیرێت و بەشێکیشی لێ دەنێردرێت بۆ پشکنین بۆ ئەم ڤایرۆسە چونکە ئەم ڤایرۆسە ئەو ڕسکەی هەیە. دیسان ئەگەر یەک خاڵی تر ئەگەر یەکێکم ئەم بالۆکەی هەبێ پێویستە ڤاکسین بکات تازە گرتوویەتی پێویستە ڤاکسین بکە دیسا هەر باشترە ڤاکسین بکا بەڵێ چونکە ڕەنگە یەک جۆری ئەم ڤایرۆسەی وەرگرت پێ و کوتمان زیاد لە 200 جۆری هەیە و 40 جۆریان لەم ڕێگەیەوە دەگوازرێنەوە لەو مەنتیقانەیە گەشە دەکەن هەر باشترە ئەو ڤاکسینە بگرێ بۆی جۆرەکانی تریشی توشنەکە ڕەنگە جۆرێکی گرت بێ کە لەو جۆرە بێ کە مەترسی کەمترە هەر دیسان باشترە ڤاکسین بکە. ئەو ڤاکسینەی کە تۆ باسی دەکەی کەی پێویستە وەربگیرێت کاتی گونجاو بۆ وەرگرتنی ڤاکسینی تایبەت بەم ڤایرۆسە چی کاتێکە لە ڕێگەی تەمەنەوە دیاری دەکرێت یاخود لە ڕێگەی دروستبوونی پەیوەندی سێکسی و جوودبوونەوە دیاری دەکرێت بە پێی چی پێوەرێک پێویستە تاک مشوری ئەو بخواکە پێویستە ڤاکسینێک وەربگرێت. باڵە پێشتر ئەبێ بکرێت زووترین کات بکرێت لە مناڵیەوە باشترە کە ئەو بالوکە تۆرگرت دیسان ڕێسکت هەیە ئیتر ڤاکسینەکەش بکەیت تۆ ڕەنگە جۆرێکیان هەروەرگرت بێ باشترین کات لە دنیای شات زۆرترین خەڵک لەم کتەمەنایکن لە 9 بۆ 11 ساڵیە باشترین کات ئەوەیە مناڵەکانمان لەو کاتەیە ڤاکسینیشن بکەن بەم ڤاکسینە بەڵام هەتا تەمەنی 26 ساڵیش باشترین کاتە ینی لە 9 بۆ 26 ساڵ باشترین کاتە بۆ کوتان بەم ڤایرۆسە وەکوتم نزیکترین کات باشترین کات تەمەنینەوە بۆ 11 ساڵیە بەڵام FDA ڕێکخراوی یاخود کۆمەڵی خۆراک و دەرمانی ئەمریکا بۆ سەروی 26 ساڵیش تا 45 ساڵیش هەر وەرگرتنی ئەم ڤاکسینی پێ باشە بەڵام وەکو خواردتەمەند 26 ساڵ کاریگەر نییە بەڵام هەر دیسان هەر پێی باشە بکرێت لە توای تەمەنی 26 ساڵیشەوە هەر ئەم ڤاکسینە هەر باشترە بکرێت. دکتۆر دەمەوێت باسی ئەوە بکەین کە پاکڕاگردنی کۆ ئەندامی زاوزێ لەلایەن هەردوو ڕێگەزەوە تا چنێک گرینگە بۆ ئەوەی پێشوەختە پارێزگاری لە خۆیان بکەن بۆ ئەوەی تووشی ئەم ڤایرۆسە نەبن و لە چ کاتێکدا پێویستە تاک خەمی ئەوە بخوا کە خۆ پارێزێکی پێشوەختە بکات. بەڵێ وەکو پاکوخانی پەیوەندی بەم نەخۆشیەوە نییە لە پێشەوەش باسم کرد کەسێک مەسەلەن پێڵم پاکوخان نییە شانسی توشبوونی بەم نەخۆشیە نەخێردی پەیوەندێکی بەم بە هیومان پاپیلۆما ڤایرۆسەوە نییە تەنها خۆپارێزیە لەم پەیوەندیە لەگەڵ کەسانی تردا تا بتوانرێت نەکرێتەوە تۆ لە بەشی سەلامەتای لەم توشبوون ڤایرۆسە و توش نابی. دوم بەکارهێنانی کۆندۆمە لە هەمووی گرنگتر ڤاکسینکردنە لە هەمووی گرنگتر ڤاکسینیشنە. دەرمانێک هەیە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکە یاخود تەنها دەرمان هەیە بۆ ڕێگریکردن لە زیاتر تەشەنەسەندن و دەرکەوتنی زیانە لاوەکیەکانی نەخۆشیەکە. ئەم ڤایرۆسە وەکو هەر ڤایرۆسێکی تر وەکو ڤایرۆسی هەڵامەت وەکو ڤایرۆسی کۆرۆنا وەکو ڤایرۆسی تامێسکە دەچێتە جسمی ئەمە و دەمێنێتەوە ئەم ڤایرۆسی بالوکە لە خانەکانی لەشمانە ئەمێنێتەوە ئەگەر بالوکەکەش چارەسەرکەین دیسان لە خانەکانی لەشمانە ماوەتەوە چارەسەرێکی زۆر کاریگەر نییە بۆ پاکردنەوەی ئەم ڤایرۆسە یەک چارەسەری تازە توێژنەوەی لەسەر کراوە ئەویش دەتوێژنەوەی سەرەتاییە بەڵام ئەم بالوکانە کە دەرەچن بەڵێ چارەسەری جیاوازێت چارەسەر بۆ بالوکەکەکەین چارەسەرەکانی چین لەزاری خۆتەوە چارەسەری بالوکەکەش باڵە چارەسەری بالوکەکان تێکشکانێتی ئیتر بە شێوەی مەوادی کیماوی کە ئەم بەکاری ئەهێنین یان تێکشکان لە ڕووی فیزیکال دیسترەکشن یان تێکشکانی فیزایی بە لەیزەر بە بەفر بە کرایۆتێراپی بێ دەڵێن بە بەفرێکی پلێکی گەرمی زۆر نزمدایە یاخود لابردنی بە شێوەی نەشتەرگەری یاخود لە ڕێگەی لەیزەرەوە یاخود سووتاندنی
هەندێک جۆری کرێمیشمانەیە هەر بۆ چارەسەرکردنی ئەم بالوکانە بەکاردەهێنرێن واتە چارەسەرکردنی بالوکەکە نەک لە ناوبردنی ڤایرۆسەکە. زۆر سپاس بۆ دکتۆر سوارە حەمید پزیشکی پسپۆڕی پێست و جوانکاری زۆر سپاس بووی لە کەلارەوە لەگەڵ ئێمەدا بووی. سپاس بە ئێوە بە هیوای سوودبەنی. زۆر سپاس. زۆر سپاس. خۆشەویستان وچانێکم دەبێت و دواتر دەگەڕێمە وڵاتان.